سڵاتە نێبی بەڕێزان. ئەمڕۆ زیندانیانی مەعسکە سەلام لە شاری سلێمانی مانگرتنیان ڕاگەیاند. دواتر دۆخەکە ئاڵۆز بوو، هەروەها دوو هۆڵیان سووتاند، بەڵام زیانی گیانی نەبوو، تەنها زیانی مادی هەبوو. ئەمە لە کاتێکدا کە داواکاریەکان ئەوەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان داوای یاخود بڕیاری لێبوردنی گشتیان بۆ دەبکات. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین لەسەر تەوەرەکەی خۆتان. دووبارە سڵاوتە نێبێ بەڕێزان. بڵێ سەرلەبیانی ئەمڕۆ دەیان زیندانی مەعسکە سەلامی گەوران لە سلێمانی ماگرتنیان ڕاگەیاند و داوایان دەکرد لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە لێبوردنی گشتیان بۆ دەربکرێت. هەروەها پەیامنێری NRT ڕاگەیاند کە ئەو زیندانیانە حکم دراون و داوایان دەکرد لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە لێبوردنیان بۆ دەربکرێت و دواتر دۆخەکە ئاڵۆز بوو و لەلایەن زیندانەکانەوە دوو هۆڵی زیندانەکە سووتێنرا بە زیانی مادی لێکەوتە، بەڵام زیندانەکان هیچ زیانێکی گیانیان پێ نەگەیشتووە. بە دوای ڕووداوەکەش وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتۆتە گرتوخانی مەعسکە سەلام بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و لە ئێستاشدا ئەوەی کە قسەکانمان لەسەری بێ زیاتر تەوەری بەنامەکەی خۆتان تایبەتەبەوە. لژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان سەرقاڵی داڕشتنی پرۆژە یاسایەکە بە مەبەستی دەرکردنی لێبوردنی گشتی بۆ زیندانیانی هەرێمی کوردستان. بەڵێ یەکەم پەیوەندیمان باوکی شەنگە لە کۆیە. سڵاو لێبێ باوکی شەنگە فەرموو. ئێوارەتان باش. سپاس دەکەم ئێوارەت باش. هەموو سپاسی بەرنامەکەتانەکەین دەست خۆشتان لێ دەکەین. سپاس باوکی شەنگە. سپاس دەکەم. تەوەرەکەتان لەسەرەوە بردنەوە نیە؟ بەڵێ. جا وەڵای لێبوردەی با یەکشت بەڕێستا بڵێم. خۆی خەڵکی ئەگەر لەو وڵاتەی یعنی ئەگەر کورد پەروەر بێت و خۆشی بەڕابەری ئیشار بێت ئەبێ لێبوردەی لە هەموو کە زیاتر بێ. باوکی شەنگە من بە باشی گوێم لە دەنگە نەبوو بوورە تایبەتە بە داوای لێبوردنی گشتی بۆ زیندانیان کە ئەمڕۆ مانگرتنیان ڕاگەیاند بوو لە مەعسکە سەلام لە شاری سلێمانی. ئەوە حکوومەت هەیە، پەرلەمان هەیە، تێگەیشتە بۆ لێبوردنی گەشتی، یعنی کۆمەڵێ تاوان هەیە، خەڵکی وایە تاوانی گەورەی کردووە. لەوانەیە ئەگەر بەر ببێ بەو لێبوردەی ئەگەر ساحێ و مدعی ئەگەر سڵحی عەشایەری نەکرد بێ یا لێبوردەی نەبوو بێت سبەینێ بەرەوێ گەورەترین کێشە دروست دەبێت. وای نییە؟ یعنی کۆمەڵێ ئەو شتانە دروست دەبێت. بە نسبەتی تەوەرەکەەوە من لەگەڵتانم، بەڵام لێبوردەی گەشتی هەر کەسێک لێبوردنی هەبێت خوای گەورە باشیەکە لە ئاەتا باشی لێبوردەیەکە ئەوەی کە لێبوردەی هەبێت تێگەی یعنی لە قیامەتی پەروەرد بوو سەرفرازە لە هەموو کردەوەکانی زیندوی. جار لێبوردەی زۆر شتێکی باشە. ئەگەر داوا دەکرێت لە پەرلەمان و لە حکوومەت و لە سەرڕێت سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر لێبوردەیەکی ئەوانەی کە تاوانی خراپیان نەداوێت لێبوردەی شتێکی زۆر باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی شەنگە لە کۆیە. بەڵا زەندیارە بە پێی بڕیارێکی سەرۆکی هەرێمی کوردستان بە بۆنەی جژنی قوربانی ساڵی پارەوە ئەمە لە 15/11/2010دا بە بڕیارێکی تایبەت کە بە بڕیاری هەرێمی ناو دەبرێت لێبوردنی گشتی بۆ زیندانیان یاخود لێبوردن تەنها لێبوردن بۆ زیندانیانی هەرێمی کوردستان دەرکرا کە تەنها نزیکەی 209 کەس لەو زیندانیانە سوودمەند بوون لە بڕیارەکەی سەرۆکی هەرێم پاش تێپەڕبوونی زیاتر لە نزیکەی ساڵێک بەسەر ئەو بڕیارە تا ئێستا نزیکەی 104 کەس لەو زیندانیانە لە هەر سێ شارەکەی هەرێم ئازاد نەکراون. ئەمە دەکرێت لە تەوەرەکەی باسی کەن هەروەها لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ زیندانیانی مەعسکە سەلام لە شاری سلێمانی مانگرتنیان ڕاگەیاند بوو. دیارە تا ئێستا هیچ پێشهادێکی نوێ نیە سەبارەت بۆی بڕیارێک دەردەکرێت یاخود لێکۆڵینەوە لە ڕووداوی مانگرتنەکە و سووتانی ئەو دوو هۆڵە کە ئەمڕۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی مەعسکە سەلامی کردبوو. بەڵێ دیاریخانمان لەگەڵدایە کە کچی شاعری گەورە کامران موکری. سڵاو لێبێ دیاریخان فەرموو. سپاس دەکەم فەرموو. من نەبێ ببوورەکە من لەسەر تەوەرەکە قسەم نیوە ڕوونکردنەوەیەکم مەوێ حەزەکەم ئاساییە فەرموو. زۆر سپاس. بەنسبەت پەردەلادان لەسەر پەیکەری باوکم کە دوێنێ بوو من کچی بچووکی کامەران دەستخۆشی لە هەموو لایەکەکەم و بە تایبەتی کاک زاهید و کاک مەهدی کە هەرچەندە ماوەکەشیان بۆ هەفتەیەک بۆ کە ئیشێکی جوانیان بۆ کردوین و لە دوێنێەوە من ئەو کاتانم بیرەکرێتەوە شێوەی باوکم لەو ڕۆژانەیە بیرەکرێتەوە کە کوردایەتیە کرد و منی بەجێ هێشت و منیش بە دوایە ئەگریام
لێرە دیسانەوە زۆر سپاسیانەکەم و بە نسبەت بە نەماڵەی کامەرانەوە زۆر بەدڵمانە و هیوای سەرکەوتن بۆ کاک زاهید و کاک مەهدی ئەخوازین و سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ دیاریخان. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدا لەسەر تەوەری بەرنامەکە دایکی ئیسلام لە چوارقۆڕنا. سڵاو لێبێ دایکی ئیسلام فەرموو. هێوارە باش. زۆر سپاس دەکەم هێوارت باش دایکی ئیسلام. دەستخۆشی بەرنامەیەکت لێ دەکەم هیوای سەرکەوتن بۆتەوە بۆ گشتکارمەندان. زۆر سپاس دەکەم. وەڵای بەنسبەت سوودنەکانەوە هەندێکیان هەیە کە بێتاوانن، یعنی گوناحە هەندە تاخیر بکرێ، محکەمە کەشیان جوان نییە. ئەگە ئیهمالیان کردینە زەدا لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین لێبوردنە چیوا بدە ئەگەر تاوانبارە گەورەکان یعنی بکوژەکان و قاتڵەکان نەگرێتەوە بە سەوانی تکە گوناحن، یعنی هەندە لە زیندانە دابن. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم و هیوای سەرکەوتان بۆ داخوازم کردی شات. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دایکی ئیسلام. بەڵێ ئازان دیارە پێش ماوەیەک سەرگوڵ قەرەداخی ئەندامی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان بە NRT ڕاگەیاند بوو ئەو کەسانی کە سوودمەند دەبوون لە بڕیاری لێبوردنەکە دیارە بە پێی وتەی خۆی ئەوەی ڕاگەیاند بوو کە لە بڕیارەکە بەهۆی ئەو بوو کە هەندێک وردەکاریان مابوو لە دادگاواتە ئەو کەسانی کە لێبوردنەکە نەیگرتنەوە ئەو بوو جژنی بەسەردا هات، بەڵام لە پاش جژن دادگا کارەکانیان تەواو دەکات و ئازاد دەکرێن. ئەمە بە پێی لێدوانی سەرگوڵ قەرەداخیە تا ئێستا دیارە بەشێک لەو کەسانی کە ئەمڕۆ مانگرتنیان ڕاگەیاند بوو ئەو کەسانە بوون کە بڕیارەکە نەیگرتنەوە، بۆیە داواکەیان ئەوە بوو کە لێبوردنی گشتی یاخود لێبوردن ئەوان بگرێتەوە. ئەمە لە کاتێکدا کە چەندین داواکاری لە ڕێگەی پەیوەندیەکانیان ئارتیەوە پەیوەندیان کردن هاوڵاتیوە داواکاریان ئەو بوو کە هەندێک کەس حکمی لە سێدارەدان دراوە، بەڵام دواتر بڕیارەکە گۆڕاوە بوو بە هەتاهەتایی و لە ئێستادا ئەو کەسانەش چاوەڕوانی ئەوەن کە بڕیارەکە بیانگرێتەوە. هەندێکی تر پەیوەندیان کە دەڵێن هەندێک کێشەی کۆمەڵایەتی یاخود ئەو تاوانانەی کە زیندانەکان دەستگیر کراون بەهۆی ئەو تاوانانەوە لە ڕێگەی سوڵحی عەشایری و لە ڕێگەی هەندێک بابەتی ترەوە چارەسەر کرا، لە ئێستادا ئەوانیش داوا دەکەن کە بڕیارەکە ئەوانیش بگرێتەوەی وەکو خۆیان نەمێنن. بڵێ محەممەد لە دیارە پەیوەندی کاک محەممەد ئامادە نیە، خەسرەومان لەگەڵدایە. سڵاو لەبێ کاک خەسرەوە فەرموو. بەڵێ کاک خەسرەوە. کاکەمە لە شەقراوەینا تەوەرەکەش نازانم وەلای ئەو ڕوو لەسەر چییە. بەڵێ تایبەتە بە مانگرتنی زیندانیانی معسکەر سەلام لە سلێمانی و ئەو داوایی کە کردبوویان کاک خەسرەوە داوایان کردووە کە لێبوردنی گشتی یاخود لێبوردن بڕیارێکی لێبوردن ئەوان بگرێتەوە و ئازاد بکرێن. بەرێ کاکەوە ئەمە لەسەر ئەو تەوەرەی معسکەر سەلام بەڵێ کاکە ئەتوو تەلەبێ لە چێکە یعنی کە ئەوانە ئازاد بکرێن؟ تەلەبێ لە چی هەیەکەی لە حکوومەتەکەی لە حیزبەکەی چکاوانە حکوومەت هیچ ئەوە چی نییە، هیچ دەستەراتە چی نییە، دەستەراتەکە هەموو لە دەستەراتی حیزبە. بەڵێ ئەدا ماوەکی چاوە دەینێ یعنی لەو ڕووداوەی ئەوەی ئیسلامیانیش وەلەوە من کابراایکی ئیسلامی نیمە بەناو ئەوە ئیسلامم یعنی ئینشاءالله. بەڵێ ئینشاءالله ئیسلامم بەسە من یعنی لە هەر کابراایکی ئیسلامی برێم بشی ناسم نەیناسم بەسە ئەو ئیسلامیانەکە غەدریان لێکراوە چەند جار مەقەڕیان بسووتێ و ئەوە و یعنی دوو قەد هەندی ئۆندەی ئەو حیزبانیان کردێ چەند حیزب لە کوردستانیانە دەستی فەقیر و فەقاریان گرتیا، دەستی نەخۆشیان چا کردیتەوە، یعنی هەموو شتیان کردیا ئەوەیان داینە یارمەتیان داینە تێگەی و پاشی کامە لە ئوستا بینین یعنی ئەو حیزبانە حیزبی دەستەرات کەس نەمەیانەکەویتە بەر شاراریوان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک خەسرەوە. دیارە زیاتر لە تەوەرەکە نەبوو بۆیە، بەڵام دەرفەر با بێدا کە قسەکانی خۆی بکە. بەڵێ هەندێک زانیاری هەیە دەکرێت باسی کەین لەگەڵ ئەوەی کە 11 کەس ئازاد کران بە پێی بڕیاری سەرۆکی هەرێم لە نێو ئەو دەستگی کراوانە کە بە بۆنی جەژنی قوربانەوە بە بڕیاری سەرۆکی هەرێم ئازاد کران. 11 کەسیان بەهۆی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و کاری تێرۆرەوە دەستگیر کرابوون، 4 دانەشیان بەهۆی تاوانی سەربازیەوە. هەرچەندە بەپێی دەستوری عراقی ئەمە زانیاریە کە دەکرێت قسەی لەسەرکەین لێبوردنی گشتی ئەو کەسانە ناگرێتەوە کە بە تاوانی تێرۆر دەستگیر کراون. هەروەها دیارە ئەمە لێدوانێکی پەیمان ئەزەدین ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان ئەوەشی ڕاگەیاند بوو کە ئەو 11 کەسەی لە کۆی ئەو گیراوانەدا ئازاد کراون کە سەرۆکایەتی هەرێم فەرمای لێبوردنی بۆ دەرکردوون بەهۆی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و کاری تیرۆرەوە دەستگیر کرابوون. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە باوکی مەڕوا لە سپاس باوکی مەڕوا.
عزیزی منێ ئەمەن یەکەکەم لەو زیندانیانەی کە پارەکە سزم بووم لە لێبوردنەکەی هەرێمی کوردستان لە زیندانی مەعەتەی هەولێر بووم. بەڵێ بەڵێ ئەمەن ئەو لێبوردنەی سەرۆکی هەرێم شتێکی زۆر چاک بوو، بەڵام خەڵکانێکی نەگرتەوە کە سوودمەند بیتم بە حەقیقەت. خەڵکانێکی گرتەوە. باوکی مەروە بەپێی ڕاگەیاندەکان بەپێی لێدوانەکان وترا کە هەندێک لەو کەسانی کە بڕیارەکە نەیگرتنەوە یاخە سوودمەند نەبوو لە بڕیارەکە ئەو بوو کە هەندێک وردەکاری دادگایان مابوو. بەڵێ کاک شوانجیان ئەمن بدەمێ ئاماژە بە شتێک بدەم لەبەر ئەوەی من لەوێن دەرکە زیندانی لۆ ماوەی تقریبا 25 مانگ هیچ تۆمەتەکەم لەسەر ئیسپات نەبوو. خەڵکانێک هەیە 3 ساڵە 4 ساڵە لە تەوقیف مایتەوە هیچ شتێکی بۆ نەکراوە. ئەگەر دادگا نەتوانی بە 6 مانگ 7 مانگ ئەو دۆسەیەک لا بکاتەوە معنای چی؟ خەڵکانێکی تێدا 18 ساڵە لە مەعەتەی هەولێر بە ناوی معروف ئێستا 18 ساڵە ئەو سادەرکە 19 ساڵ سزنە هەتا ئێستا هیچ لێبوردنەک نەیگرتیە هیچ کێشەشی بۆ نەکرا. خەڵکانێکی زۆری تێدا بە حەقیقەت. من سەردانی دوسێ برادەرمە سەردانی دۆوەکم کرا و ڕۆژە سزنی دۆک 14-15 کەس لە ژوورێکی 3 تابق وەکو فندق وایە فول مواسەفاتی، بەڵام لە هەولێر 40 کەس 30 کەس لە قاعەتی 6 بە 6 بە حەقیقەت. خەڵکەکە زۆر لە نەهامەتی دەژێ. ئەگەر خەڵکانێک هەموو ئەسڵاب وایە 5 سارایە 10 سارایە 15 سارە داوای لێبوردنە چێ گشتیان لە بۆ بدەنەوانەی ماوەی زۆرە لە زیندان ماینەوە بە حەقیقەت حەقیەوانەیە بێنەوە ناو کۆمەلگا مژنی خۆیان تەراقدای هەموار و منداریان ڕۆژ کەس نازانین داکو بادێ لێوێندەر کوڕی مردیە کچی مردیە داچی مردیە باوکی مردیە هەتا ئێستا کە هیچ شتێک نەکرا بە حەقیقەت خۆشە کاک شوان. ئەگەر دەرفەتم پێ بدەیان من داوا دەکەم لە ڕێی ئەو کەناڵەیەوە لە سەرۆکی هەرێم لێبوردنەکی گشتی لە بۆ ئەوانە بدەن کە تەنەزولیانەیە لە بۆ ئەوانە بدەن کە حەقی شەخسی لیان خۆش بووە بەس حەقی عامیان لەسەرمایە وەکو مەحکەمە بابرێن وەکو حکومەت ماوەی زۆرە لە زیندانن بە حەقیقەت خۆشەوانە. ئێستا مۆڵەت دەیانگرتەوە بەڵام مۆڵەتەکەی زە کابرا 20 سال حکومە 3 مانگ جارێک عەب ڕۆژێتەوە ڕۆژێک حیساب نییە 5 ڕۆژ دەمینێتەوە 20 ملیۆنی دەبی دابنێتنەوە وەزعەکە زۆر توندە لەسەریان بە حەقیقەت خۆشە جێومەکانیان نییە تەکالیفیان لەسەرە مەصارفیان هێوانەوە من لە ڕێو کەناڵەیەوە داوا لە بەڕێستان دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم لە دادگاکان دەکەم کە متهمە کابرایە گەتیان دەکرێت بە چی بە ماوەی مانگێک 2 مانگ 3 مانگ 6 مانگ یەکلا نەکرێتەوە ئەبێ ئەو دادگای لە بۆ چ تحقیق دەکات بە حەقیقەت خۆشە. زەلام هەیە 5 ساڵەوە لە مەعەتەی هەولێرەیە پاشە شتە محکەمەی دەرەن داوای لێبوردن لێ دەکەیت کاگە 5 ساڵە تو لە تحقیقی ئیفراد زۆر داوای لێبوردن دەکرێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی مەروە لە هەولێر. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. پشتیوان شەقڵاوە دەڵێت کوردستانێکی زۆر خۆشە هەموو کەس گلەیی و گازندەی خۆی هەیە هەتا ئەگەر مرۆڤیش نەبێت و دەڵێت داوای بوون بە دەوڵەتیش لەلایە کەروەها کوڕی کەرکووک دەڵێت مافی خۆیانە دارین ئەنوێ دەڵێت بەڕای من لێبوردن بۆ کەسێکە کە تاوانی نەکرد بێن نەکە هەموو کەسێک داوای بکات. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدا وەستا محەممەد لە هەولێری پایتەخت. سڵاو لێ کاک محەممەد فەرموو. بەڵێ کاک محەممەد زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاک محەممەد. من لە ڕێگای بەرنامەکەیەوە بەڵێ بەڕاستی سەردارەکانی کارتی زۆر لە خەڵکی هەولێرە دەکەن بە تایبەتی لە بەری داگیران. بەڵێ ئێمە ڕێگای بەرنامەکەیەوە داوا پێ دەکەین داوای سەرۆک شێرین دەکەین با ئەو خەڵکەمان لەسەر نابات ئەو تاقەمان لێ نەکاتیکە. بەڵێ بەڕاستی تاکتیکی نییە ناوە پاش واسی لە ماڵێ پێمان دەڵێن ئەوە بەسەرتی. بەڵێ داواتان لێ دەکەین بە زووتی کات سەرۆکی هەرێم دەست لە کار کێشێتەوە. دیارە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد داواکاریەکی هەبوو کە دەکرێت بڵێن هەر کەسێک پەیوەندی کا بۆ بەرنامەکە گزارش لە ڕای خۆی دەکات. بڵێ ئەمیرمان لەگەڵدایە لە هەولێر. سڵاو لێ بێ کاک ئەمیر فەرموو. بەڵێ دایکی کانیا سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من زۆر حەز ئەەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لێبوردنی گشتی بە بەڵام چ لێبوردنێک سێبەشی حکومەکەی ئەڵێ بێ تەواو کردبێ. بەڕاستی هەیە مانگێکی ماوە 2 هەفتەی ماوەیان هەفتەیەکی ماوە ئەوە مەمنونی قەت حکوومەت نابێ لێبوردنی گشتی بۆ بە خۆزگەم خۆتان بچوونایە ڕۆژی ئەو زیندانیانەتان ببینە باوەڕکە نیە گریانێ بۆیانە هەیە لەکانی گۆمە خۆتان خۆزگەم سەرداندان کردایە
هالصالة توقيفة ببي أوي هيج محكمة كرابة بي أوي هيج لي برسينوي كي هذا بي أوي مواجهش بكريا من خوم شو متى كان يقوم أزانم دا أو معسكر سلام هاي شبو نمونا يجمع دا حكم دراوة بلان أو كسا بيجمع دا حكمكي كم ترو داي أوش كلي بردنكي بكرا وقراته وصر إيشكي خوي أي باش أو كسي كذا ما ديك حكم دراوة كحكمكي ورقرتوا جاء ولا إشكينا معوا يعني شيء أنا كي قانونا كي حكمته حزك من خوم زور 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 حزك من خوت عم سيري زندانياني معسكر سلام كباور كنيا سير شيء زندانيانا معلومنالي وزن له هنا من نعلم اللي بردني قشتي بو همي كادي كاتا دروا بلام آني كبتلياك ونيان كيان كشتا منيش دقل يام كلي بردنيان بونكا بلام آني كحكم كانيان زور زور كما بوتي لي بمين نوا ماڵۆ مناڵیان هەمووی سەرگەردان بوون ماڵۆ مناڵە بێباجەکەیدا هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان ئاڕێ لەو خەڵکە فەقیرە باتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دایکی کانیاز. بەڵێ ئەمیر لە هەولێر سڵاوی بێ کاک ئەمیر فەرموو. چۆنی برام باشی؟ زۆر سپاس کاک ئەمیر. خۆ باش بێ برامەوە تەوەری ئەوڕۆ لەکەڵ سزنەیە. بەڵێ ئەو مانگرتنەکەی ئەمڕۆ و ئەو داواکاری کە هەیەە کاک ئەمیر. بەڵێ وەڵی برام من بخۆم وەختی سەرۆکی هەرێم حافوەکەیدا من لەوێ بووم بەخۆم حکم بووم لە معسکەر سەلام بووم 6 مانگ حکومەکەم بوو 2 مانگ تەواو نەکرد سەرۆکی هەرێم حافوەکیدا بەریدان خۆی گلەی لە حکومەت گوناه ئەگەر زۆر گلەی لە حکومەت بکەیت بەس حکومەت حەقی خۆش حافوەکی بداتە ئەو خەرکەی ئەو خەرکەما لە سزنەیە هەتا نەبینی نازانی ئەو سز نەکووە خۆ من دەرێم حاکوێ حکومەت بیکا بەس گلەیش لە حکومەت ناکرێت هەم گلێش هەر لە حکومەت بکەی ئەتوێ حکومەت ئەوەی بەردا ئەوەی وا لێ بکە حکومەت چلێ کاکە تو تاوانش گەورەت کردی قەتڵت کردیە یانە چنێ چوو لە ستلیاک و عەشیش هەیە شتی گەورەی کردێ برام لە ئەو سزنەی نابێ حتو عەفوەش کاملی بدەی ئەمە نارم حکومەت بانەیکە بابیکە حەقی خۆیتی گوناه و خەرکە بەسکە حکومەت ئاوڕەشی لەوانە بداتەوە ئینشاءالله وەڵام من بەس ئەوەندەم هەیە داوا لەو خەڵکەی دەکەم زۆر گلەیت لە حکومەت نەکەن ئینشاءالله حکومەتی هەرێمیش عەفوەتی داتا و خەڵکەی. بەڵێ سپاس بۆ کاک ئەمیر لە هەولێر. بەڵێ محەممەدمان لەگەڵدایە لە خەلیفان و سڵاوی بێ کاک محەممەد فەرموو. بەڵێ کاک محەممەد باش کاشوان زۆر سپاس دەکەم کاک محەممەد گیان فەرموو. سۆشین بە نامێک شتێکم زۆر سپاس دەکەم. دوو لەم دەوتەوەری دەرەسمی پیشارێکم سەوتەوەرە نییە. بەڵێ فەرموو کاک محەممەد ئەگە بکرێ بە کورتی. بەڵێ ئەوەی هەمڕۆ ئەشتی مانگەتە ئێستا معاشی پێشمەرگەی پارتی ناکەم نازانم بۆ داوا سەرۆکی هەرێمەکەم کە معاشە بۆ تاخیر بە تا ئێستا معاشی پێشمەرگەی پارتی ناتەوە ڕاستێتی. بەڵێ سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە تەنها داواکاری ئەو بوو کە معاشی یاخود موچەی پێشمەرگەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان دیارە کاک محەممەد لە خەلیفان ئەو داوایی هەبوو دەڵێ بۆ نەهاتوە تا ئێستا. بەڵێ پۆڵا لە ڕانیە سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ کاکە لەسەر سزنەکان قسە دەکەم. بەڵێ کاک پۆڵا فەرموو. کاکە دەزانین چۆناوە لە محکەمەی سلێمانی ئێستا کەیان دوو سزنیان ئازاد کردووە بە حیساب نەفەرێکیان کوشتووە بە خۆدانێکی ئاگادار بن کە لە ناری کۆسرەتی ئێستا یەکیان هێشتی تۆ دووشیان ئازاد کردوونە باشەوە چ محکەمە کە هەنی تو شاهدی بەسەر بن بخۆ شاهدی بدەن بڵێن ئەمە نەفەرەکەمان کوشتووە ئێستا کەیانە مەیت و سیارە هەمووشیان وەرگراوەتەوە ئێستا دوو نەفەریان ئازاد کردووە. بەڵێ ئەوە کێشەیە بۆ عەشایریان دروست کردووە. ئەوەکەی قانون ئەوەکەی حکومەتە یعنی تو هەموو خەڵک شاهیدە ئەو شاهدی لەسەر بۆ لە محکەمەی سلێمانی حاکم سەروەر ئێستا دوو نەفەری ئازادکردن لەو نەفەرانە هەموو خەڵکی ڕانیە شاهیدەکە ئەو نەفەرانە کوشتیانە بەخۆیان و احترافیان کوتیان ئەمە لەگەڵدا بووین. بەڵێ دوای یەک مانگ مەیتەکەمان دیتۆتەوە لە مەیتن هەنی بەمانەکی کەس نەدەوێت تەماشای مەیت شکاهم بۆگەنی بوو لە دوای یەک مانگی جێژنی لە یەکەم ڕۆژی ڕەمەزانیەوە بزر بووە هەتا ڕۆژی جێژنی مەیتەکان داوینەوە. ئێستا دوو نەفەریان لەو دوو نەفەرانە ئازاد کردو ئەوە کەی قانونە. یعنیەوە کێشە نییە مەسەلەی هەر کێشەی لەو وانەکەدا دروست بێ یعنیەوە کێشە نییە بۆ خەڵکی دێنینەوە چۆن ئەوانە دەبێ ئازاد بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پێوەندەکەت. ئەوەندەم هەیە لەسەر محکەمەی سلێمانیەکە بە حاکم سەروەر بڵێن ئەو وانەکەی بۆ ئەوە ئازادکردن و دوو نەفەرانەکە ئەو نەفەرەی. بەڵێ سپاس بۆ پێوەندەکەت کاک پۆڵا لە ڕانیە. بەڵێ جوتیار لە دێرەلووک سڵاو بێ کاک جوتیار فەرموو. حەوە برا زۆر سپاس کاک جوتیار. براز جوتیارش دێرەلووکی دیالتام ها ببوورە کاک جوتیار گوێم لێت نەبوو. بەڵێ بەباشی گوێم لێت نەبوو تە چی؟ جوتیارم دێرەلووکیش گرتە. فەرموو کاک جوتیار. ئەس زیندانیەک بووم بەری هەیەکێک زیندانێدا بووم. بەڵێ
الشخصازي زرقاء الدوكي بله دخلت حكمة هريمة كم كل بردنا كوجشتي بوفي خلكي بزن بله يقول جالك زندانين وكيتين حاليا يعني الشخصازي زرقاء الأربي لهر جاي كابن يعني حتى مالتونا ريعة ياخذون كتن بله ويعني وضع هو جالك ناخوش ودخلت حكمة هريمة كم لبردنا كوجشتي الوقت نزيك بۆ بزان کاک جوزیار هەندێک لە بەشداربان ئاماژەیان بۆدا کە کەسی وا هەن لە زیندان بەبێ ئەوەی حکم بدرێن یاخود دادگایی بکرێن بڵین چەندین ساڵ لە زیندان نەماونەتەوە حاڵەتی وا بەدیت کردووە جەنابەت بەڵێ وایە بەڵێ حالەتە گەلە جۆرە دیت يعني هەی ساڵێک دو ساڵ احتمال توقيف بتن بەڵێ يعني بين محكمة يوقف توقيف كرنش حاكم إذا و شو حكم لك تسر هطون كيش بيتن هطون كيش توقيفه بله يعني محكمة قال لك كسا جيرود بن صالة دو صالة شش هيفا حفت هيفا يعني حتى شش هيفا جي شيء درسته يعني عادية بس نفس صالة دو سه چهارا وقت خلكش همه چهاري واسين دنیا ندر كبن یه بگون هرچی بله سپاس بۆ پێدەکەت سپاس بۆ کاک جوتیار لە دێرەلوک وەڵا زاندیارە ئەوەی ئەم پێشهادەی کە وای کرد ئێمە ئەم تەوەرە دیاری بکەین مانگرتنەکەی ئەمڕۆی زیندانیانی مەعسکە سەلام بوو لە شاری سلێمانی و دوای ئەوەی کە دۆخەکە ئالۆز بوو دوو هۆڵیان سووتان لەو مەعسکەرە بەڵام زیانی گیانی لێ نەکەوتەوە دواتر وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانی شوێنی ڕووداوەکەی کرد بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکرێت تا ئێستا هیچ پێشهاتێک یاخود هیچ بڕیارێک دەرنەکراوە سەبارەت بە مانگرتنەکە و دیارە داواکارەکەیان ئەوە بوو کە لێبوردنی گشتی دەربکرێت بۆ زیندانیەکان. بەڵێ دەشتی لە سلێمانی سڵاو لەبێ کاک دەشتی فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە دەچین لای ڕووناکخان لە سلێمانی سڵاو لەبێ ڕووناکخان فەرموو. بەڵێ ڕووناکخان. سەرچاو مەرحەبا کاکە. زۆر سپاس دەکەم مەرحەبا ڕووناکخان. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. وەڵا کاکە جان ئێمە داوا دەکەین ئیشەڵا حکومەتی هەرێمی کوردستان لێبوردنیەکی گشتیان بۆ بدا زۆریان بێتاوان گیراون زۆریان لێهینی یعنی داوایەکەشیان لەسەر لابردون ئەوان هەر گرتویانن یان بە زۆری حاکمەکان بە زۆر زۆرهینی بێقانونی دەکەن لەو هینەیدا. ئێستاش داوایان لێ دەکەین ئەو سزنانە ئەگەر بگیرێن بە بیلایی هەر وەکو خۆی ئەم خزمەتیان دەکەن و تێر و تەسەر و لێ ئەگە بەر بن بەشکم دەرسێکیان وەرگرتە بێ هەیە دوو منداڵی هەیە لەسەر شتێکی هیچ گرچێتی 10 ساڵ و مانجێکی بەهیندادا بە ئەمری داداوە ئەنجا داوا ئێستا ژنەکەی تەلاقی لەوە گرتووە دوو منداڵی گچکە سەرگێردان داما و لەسەر هیچ شتێکی بەسیت حاکم تۆفیق ئەوە بوو کە ڕقی لێ هەڵگرتە بوو ئەو کوڕە بڵێن سەر بەلایانی چکە بوو 10 ساڵ و 1 مانجی بەسەردادا. يعني حق حكومة توزق لأولياتكاني بيدا بسنوا ولبرنيتي باستداركا سمعت السياسة على شوي كل دوز بني تشت علاقة كل ميل ذاك يبرق دس حلو ما جاك لا تجدا رونا خان برامبر با تبينكي جنابت هندك كاس لقل أو دانين كا لێبوردنی گشتی دەربکرێت بۆ نمونە من دەڵێم ئەوە قەپلی شکردێ بەستم وشار ئەحمەد دەڵێت مانگرتن لە هەر شوێنێک بێت کارێکی شارستانیەوە دەڵێت من لەگەڵ ئەوەدا نیم کە کەسێک لێبوردنی گشتی بۆ دەربکرێت دەڵێت دەبێت ماوەی خۆی لە زیندان تەواو بکات بە پێی یاسا بەڕێی خۆم لەگەڵ ئەوەی دانیم چونکە ئەوەی ئەو قەتڵی کرد بێ باوەڕ بێ بەیانی دوای ئەوەندە ساڵێکە بێت ئەولاوی شتێککە خراپکات بەرەوەی ڕادێ لە شتەکەی ئەوانێکەکە بەڵام ئێستا هەیە مەسەلەن ئەوەی بەرامبەرەکەی ئەفوشی کردووە ئەم هەر قەرارەکەی خۆی بەسەردا سەپاندە 10 ساڵ و 1 مانگ حکمی داوە بەرچی بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت هەیە ئەوە تا تەلاقی خۆی لە مێردەکەی سندۆ بڕبزانت چەند وەرە من چەند ماڵە پیشان دەم کە 2 منداڵ و 3 منداڵ هەیە قوربەسەرە تەلاقی خۆی وەرگرتووە منداڵ سەرگەردانە لە زەمنی هیچیش بەڵام وەڵی لێبوردنی گشتی زۆر زۆر باشە وەڵی لەوانەیە دەرسیان وەرگرت بێ لەوانەیە عەقڵ بوو بن باشترە یان لێبوردنیەکی گشتی با دەرکا حکومەت با بزانێت چۆنە میلەتەکە شەعبەکە عەقڵ بووە چییە ئەوە باشترە لەوەی کە ئەو خەڵکە لەو زیندانەیدا ئەو خزمەتێکی بێهودەی بکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت ڕووناخان لە سلێمانی زۆر سپاس بەڵێ هێ من مەدریدی ناوەکەی وایە دەڵێت هیوادارم هەر شتێک داوا بکەن بۆیان جێبەجێ بکرێتەوەها هەمە ڕۆز دەڵێت ئێمە لەم زیندانەدا حاڵمان جوانە ئەی خاک بەسەر ئەوان دەڵێت وەڵا زۆربیان بێتاوانن
نیمە سلێمانی دەڵێت بەڕێزان زیندانی و وای تێدایە 14 ساڵە لەوەیە هێشتا دەستگایی نەکراوە. دابان سعی دەڵێت وەڵایی هیچمان بە هیچ ناچێت، هەروەها زیدانی شەقلاوە دەڵێت هیوادارم ئەوانەی بێتاوانن ئازاد بکرێن. وچانێک و دێنەوە لاتان بەڕێزان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شەهێندووری دەڵێت زۆر بەداخەوە ئێستا ڕەوشی کوردستان وای لێ هاتووە هەموو شتێک بە مانگرتن خەڵکی کوردستان بۆ ئەو هەڵوێستەتان هەیە. ئێمە سەرۆکی هەرێممان هەیە و دەڵێت سەرۆکی حکوومەتمان هەیە، پەرلەمانمان هەیە، بۆ هەموو شتێک بۆتە سەر شەقامە خۆی دەڵێت شەهێندووری. بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵدایە کاک زاهیر کە باوکی شەهید سورکیەوە. سڵاو لێبێ کاک زاهیر، فەرموو. وەرێت باش برای ڕێز سپاس دەکەم کاک زاهیر. خۆشیتان پێکەم دەخۆشلێکم بۆ تەوەرەکە و هەروەها دەخۆشی و کەساکەم کەەوە پەیوەندەکەیان بۆ وەرگتم سواسی کەناڵی نالیازەکەم. بەڕێزە من وەکو باوکی سورکیە و لەسەر ئەو تەوەرە ئێمە چەنەها زیندانی هەیە ئێستاکەیەکی و داینی کاگەحەکە لە زیندانایە، بەڵام ئەوەی کە تەقەی کردووە لە براینی کاگەحە دەستگیر نەکراوە. بەڵام لێرەوە چەند سەرنجێکمەیە من بەرباچی ئەزانم وەکو خۆم ئەوەی کە لەسەر قەتڵ گیراون کە خەڵکیان کوشتووە ئەوانە شمولی بەربوون نەکەن باشە، یا ئەوانەی کەوا لەسەر مادەی مخەدر گیراون وەڵا حەقی قانونی خۆیان تەواوکەم. بەڵام من ئەپرسم هیوا هەیە لەسەر کەلیمەیە دزی کردووە، دزیەکەی ئەو بەقەدەر دزیەکی مەسئولینی وڵات نییە، بەڵام تاوانساتی یا لەسەر 20 دینار یا لەسەر 10 دینار دزی گیراوە. بەڕێزم بەڵام ئێمە زۆرەهای سژنەیە من کە سەدانی سژنمان کردو زۆرەهای سژنی تا لە سژنی سلێمانیە تا ئێستا دادگایی نەکراوە. ئایا ئەمانە بۆچی وەرێک من دەستخۆشی لەو زیندانیانەکەم کە زیندانەکانیان سووتانوە بەڕاستی حەقا نەک سووتانن ئەبوایە مەرجی ئەو سەربازانەیشان قسایە لێوار لەبەر ئەوەی کەوا چونکە ئەوە ناڕەحەتە ئەو سژنی مەعەسکەر سەلام مەگەر خوا بۆ خۆی بزانێت هەچی. بەڵێ کاک زاهیر بەکاری نایەنن. بەڵێ 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 سپاس بۆ پەیوەندەکەت کاک زاهیر کە باوکی شەهید سورکیەوە لە سلێمانی و پەیوەندیکە. سپاس بۆ پەیوەندەکەت. بە ڕەجەبمان لەگەڵدایە لە ئاکرێ و سڵاو لێبێ کاک ڕەجەب فەرموو. لاگەش کارمەندانی NRT دەستخۆش بۆ زۆر سپاس کاک ڕەجەب بەناوی هەموویان زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. بەڵێ لەسەر ڕەوشی زیندانیان ئەمڕۆ لە زیندانی مەعەسکەر سەلام لە شاری سلێمانی ڕوویدا بە بۆ چونی من ئەگەر ڕەوشی ئەوان هەروە بەردەوام بێ پێم وابێ لە شاری هەولێر و یاخود لە دهۆک و شوێنەکانی ترش ڕوو ئەدەتن چونکە ئەوان ژیانیان زۆر زۆر ناخۆشە. ئەگەر بێت و ئێمە سەردانی زیندانی هەتای شاری هەولێر بکەین ڕەوشی ئەوان یەکجار خراپە. ئەوان باوەڕ کە ژیانیان لەو پەڕی خراپیدایە چەند نەفەرێک پێکەوە لە غرفێکدانا نشتنیان هەیە نەژیان هیچ نییە. ڕاستە هادیان هەیە و خەڵک سادانیان دەکڵاوانێ خواردنیشیان باش بێتن، بەڵام شوێنی نووسن زۆر زۆر خراپە. باوەڕکە نەفەر هەیە نەخۆشی هەیە ناتوانێت تەعامل ناکە لە ناو هەموو نەفەرە. کەواتە کاک ڕەجەب بۆ پێت وایە نەتوانراوە ڕێکخراوەکان بووە بەتایبەتی لەژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بۆ نەتوانراوە شتێکیان بۆ بکرێت کە دۆخەکەیان بۆ شێوەیە و خۆتەڵی. بەڵێ بەڕاستی ئەوان ئەگەر هەولی بۆ بدەن هیچ شتێکی نەکرێتن، بەڵام دیارە ئەوانش نارم هەولیان نەداوە، بەڵام دیارە هەولەکان وەکو پێویست نەبووە بۆی هیواخوازم هەولێکیان بۆ بدرێت و یاخود دەرم باس لە چاکسازی دەکرێت لە نێو زینداندا. ئەگەر مرۆڤێک بە 10 ساڵ چاکسازی نەکرێت بە بۆچوونی خۆم بە 20 ساڵ چاکسازی ناکرێتن و بە 20 ساڵش ئەو مرۆڤە وەکو خۆی لێ نایەتی. کەواتە تێبینی جەنابەت کاک ڕەجەب وەکو هاوڵاتیەک ئەم زیندانیانەی ئەمڕۆ کە مانیان گرتووە و ئەو داواکاریان هەبوو تا چەند لەگەڵ داواکەیانی من 100% لەگەڵ داواکانم من ناڵێم هەر هەمویان بێنە دەرەوە بەبێ پرسینەوە، بەڵام زیندان هەیە فەکتنی خۆی باوەڕکە تەواو کردووە، بەڵام نازانم محکەمەی ناکرێتن. هەیە چەند ساڵێکە لە نێو زینداندا یاخود شێشەکەی تەنها لەگەڵ حکوومەتمایە حکوومەت دەبێ چارێک بەوانە دابخشێنێتەوە چارەسەرێکیان بۆ بدۆزێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕەجەب لە ئاکرێ. با گوێمان لە تێبینی ئەحمەد بێ لە حاجیەوە. سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو. ئەو کات
کاتت باش زۆر سپاس کاک ئەحمەد. وڵی دا من تاوا لەو حاکمە بەڕێزانە دەکەم کە تۆزێک بە چای ویژدانەنەوە تەماشای ئەو خەڵکەیکەن لەبەرەوەی کابرا لەسەر شتێکی بەسیتە حکومێکی زۆری بەملدا دەدەن ئەنجەر دووسێن کابرا گەر چۆ لەو سزنەی وەک گۆمێ وایە دەشتە دەیناتەوە دەرێ 20 ساڵە خەڵکی دەژوورێ دەکەن حافۆیکی نادەن بۆ خەڵکەی بۆ دەنگدانی ڕیان بۆ سندوقیان بۆ دەبەنە ژوورێ بە حساب بە خەڵکی خوان هەمووی دەنگیان بۆ داون هەمووی خاوەن شەهیدە و خەڵکە هەمووی مستحەقە گەرچی ئەوانە بەزەیان نییە بەسەغی بۆ خوان خراپتر نین لە دەرێ بۆ خوان سەد تاوان و شتی دەکەن کوڕەکانیان لێن و قەدی بازاری خەڵکی دەکوژن ئای بۆ کوڕی دەخوان ئامادەنی ڕۆژگی بچنە دەستزنێ بۆ هەردەیە بە فەقیری بێ سەر حکوومەتی سەرۆک هەرێم حافووی دەرکردو بۆ 200 نەفەری کە بێ خەتاگراوە ئەو کەنگێن حافوویە فەزان بۆ دەڕەنداتی خۆی حافووی دەردەکەت حافووی حاما چاک و خراپی دەگرتەوە کابرا 15 ساڵە دەستزنێدا ئەرزیوە ماڵ و منداڵی هەموو خۆڕای کراوە ژنی مێردی دەکاتەوە ئەو کەنجی قانونە حاکم هەردەچێ بەردەستی خێرا ئیمزاکی پێدا دێنیت و حواڵەی وێت دەکات و لەوێ دەچی نابینیەوە ئەوە خەڵگە چەند دەکات لە دەری خۆی پێناژی ئەوە بۆ خۆی لە دەرێ ماڵ و منداڵی پێناژی فەقیر گەرچی حاکمیش 10 ساڵ 20 ساڵی بەملدادا نەحافویەکەیە نە کەسێکەی لاوە پرسی کابرا حەقێتی زیندان دەفسێنی کابراوە دەوێدا هەمووی ڕزیوە کاکە گیان ئای بۆ بخواان لەوان قەسران وەڕست بوون دەچن لە ئەوروپای ڕادەبێرن. بەڵە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە حاجیەوە سپاس بۆ کاک ئەحمەد لە حاجیەوە بڵێ باوکی سیپان لە قەزای خەباس لەڵێ بە باوکی سیپان فەرموو. ئەو کاتەر باش زۆر سپاس باوکی سیپان. چاڵ ماز دەکەم بەرنامەشی پیرۆز دەکەم کاکە پێمان خۆشە سلێمان ئەحمەد لە زیندانێ مەحەبتەی ئەمە پێمان خۆشە ئازاد کرێ لەبەرە ئەوەندە چ مشکلەی نییە سلێمان ئەحمەد لە زیندانێمان ئازاد تاوانەکەی چییە باوکی سیپان؟ سیپان لە خەبات مەبەست ئەڵێم تاوانەکەی چی ئەو کەسەی کە دڵی زیندان کراوە مشکلەیە کوشتنیە بەسەوە چەند ساڵە زیندانیە لەبەرەوەی پێمان خۆشە سلێمان لە زیندانێ بەردە کابراچی هونەرمەندە و کابراچی زۆر مردانە و کابراچی پێمان خۆشە ئەمە نەکە من هەموو خەڵکێک پێ خۆشە سلێمان لە زیندانێ بەر. بەڵێ بەگشتی تا چەند لەگەڵ ئەوەی کە ئەم داواکاری زیندانەکان کە داوایان کردووە گشتیان بۆ دەربکرێ. وڵای پێم خۆشە هی مشکلەی نەبی لە زیندانێ بەردە چای کاک مەسعود بازانیش ماز دەکەم پێم خۆشە حاڵە کاک مەسعود هەمووی ئازاد کە لەبەوە چ مشکلەی نییە زۆر مەمنونش لەگەڵ تەلەفۆن مەمنونی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی سیپان. بەڵێ عەلی لە دەربەندی خان سڵاوی بێ کاک عەلی فەرموو. بەڵێ کاک عەلی زۆر سپاس کاک عەلی. مەڵامەن لەسەر کێشەی کۆمەڵاتی لەدەربەندی خانە قسە لەگەڵا بم. بەڵێ فەرموو. ئەوە تقریبا بۆ مدەی ساڵێکە ڕات تا ئێستا کێشەیەکی لە دەربەندی خانە لەسەر حاکم و محکەمە و شورتەی دەربەندی خان قەزەیەکی کۆمەڵایەتی ئەوڵێن لەسەر ئەرزواوە ئەوە چەندێکە تا ئێستا شکات دەکرێت لە حاکم و لە محکەمە و لە شورتە و لە ئەمسەر و لە ئەو سەرسەنجارێک تا ئێستا تەخە کراوە ڕێگە گیرا و شەوانە چوونە دەسەری چەند ماڵێک و مەسەن بڵێن ڕوومان و ئەو شانە خرادا ئەو ماڵانەوە تا ئێستاکێ لە دەربەندی خانە هیچ کەسێکی بەرپرس و لایەنگرێکی ئەم حکوومەتە تا ئێستاکێ دیفاعی لەسەر ئەوە نەکردووە کە ئەو کەسانە بانکە بڵێ کاکە تەقەت کردووە لە ماڵی فڵان کەس و ڕوومانە خسۆتە ماڵی فڵان کەس بۆ تا ئێستاکە ناچێت بەسەر خەرجێکەوە چارەسەری بکەیت. دوای ئەوەی شەوێک لەم شەوانە تقریبا ئەوە بۆ مودەی مانگونیوە گۆڕا تا ئێستاکە ئاسایشی دەربەندی خان خۆیان لەگەڵ شورتەی دەربەندی خان و لەگەڵ هەردوو حاکمی دەربەندی خان ئاگاداری ئەم وەزعان بەتایبەتی حاکم سەبا و حاکم قادر خۆیان دەستەکەنە ناو قسەکە ئانوی کێشەی کۆمەڵایەتەکە زندووکەنەوە. بەڵێ ئێمە قەسەی ئەرز و ئاوەکە بڵێن ئەرز و ئاوەکە ئەوە بڵێن چەندێکی سەخرێ عایدی حکوومەتی هیچ پەیوەندیەکی بە مڵکایەتی عەشایریۆ نیە ئەمە یەک و دوومینیشی لەسەر کێڵگەی خۆمانی ئێمە باخ و بیر و ئەرز و ئەو شتانەی خۆمانی لێ بڵێن کێڵگەی خۆمانی لێ یعنی بۆ لەسەر سەرڕای ئەو هەموو شتانە خەڵک بێتە حەدار بکات لەسەر ئەوانەی کەسێک بەرپرسێک نەبێت لەم حکوومەتا لێکۆڵێنەوەی بڵێ ئەرە کاکە فەرموو بزانم عەقد بێت فەرموو بزانم تاپێکە من بتوانم قسێک لەگەڵ بکەم و دیفاعەکەم لەسەرم دەربەندی خانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی لە دەربەندی خانی وادارم داواکارەکانتان جێبەجێ بکرێ. شێن حەمەد دەڵێت بەڕای من ئەوەی تاوانبارە لە دەرەوەی زیندانە بۆیە ئەوانیش ئازاد بکرێن باشە. هەروەها ڕێبەر حەمەد دەڵێت دەستان خۆش بە سپاس دەکەین دەڵێت شتێکی باشە ئەگەر لێبوردن بۆ ئەو کەسانە دەربکرێت کە تاوانەکانیان سووکە نەک تاوانە قورسەکان وەک خۆی دەڵێت و دەڵێت چونکە لە کۆتاییدا ئەوانە مرۆڤن و هەموو مرۆڤێکیش هەڵە دەکات و شایانی لێبوردنە بە پێی تاوانەکەی. ڕەوەز سەعید دەڵێت نابێت لێبوردن بدرێت بە تاوانباران ئەگەر هەر کەسێک تاوانی کرد و لێی ببووری ئەوە لە دنیادا چی لێدێت و هەمومان لەسەر تاوانکردن
ڕادین و هەر یەکێک لەو تاوانبارانە دیسانەوە دەبنە جێگەی مەترسی بۆ سەر خەڵکی بەڵام ئەگەر کەسێک تاوانبار نەبێت دەستگی کرابێ ئەوە ئەوی سوکایەتیکردنە بە مرۆڤ. بەڵێ ئەحمەدمان لەگەڵدایە لە دوهۆکەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. ئێوار باش زۆر سپاس کاک ئەحمەد. کاک سەبارەت تەوەری زۆر مەمنونشتە ئەو تەوەرێتە ئێمەژی کەسوکارێک زیندانیانین ئەو زیندانیان ئەوێ دعوەتوان هەلوەشاندین سڵح کەتی سڵح چێبی ستۆبی ئەوە ئەو کەسانە هەر لە دۆکەنە و لە ئەربی لە سلێمانی وابزانم سیهن حتا 33 کەسە سڵحەکەی لە محکەمە کەتووە ولا عشاعری ولا حزب علماء الدين حمي حاضر بنا تعويض زداية بخويل ودي يعني الودينية كتش نمايا إلا مرحمتها الرحمة سروكي هريمي أمر جاي جيتكين ركات وريبو بقناة عزيز دنجي مبقاتي وليبورينا كي بكيت بوت دار السلام السليماني نوكي خشكي كي برادي قوتي حركتكي ليبورينا كقشتي بكت هرب في حق إخوة يدعوة وان ساقي تنازل مرحمتك بتي بين كسكارت وصفحة كني خوش بتين بين هرب لاين هذا براتيك شيء بتن أمرجع وهروسا دعوتكم لكم برلمان ودا تخشيل هبدا برلمان تارتكم مشروعك ليبودني وداية برلمان دي نفانديا دس مناقشة ناقد رجاء كش برلماني مناقشة بكن بوسرة صالح وشارة سركي بوفان زندانيا بين وفان سيدنا خالقين بلا صفحة كنيفة بيت براتيك ببتين دس خوشيك ببتين برخدن حضارتي بيشكتني عائلة نفسها خوب كبين وياما او كسي دعوة تنازلها يساقط يوم بيج مانجا بين صالة عندك بين صالة دعوة ساقط بيها فيدكين شروكي بري خوبتا حالي فان كسا بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ سامان لە زیندانی مەعسکەر سەلامی گەوران بەڵام نازانم پۆستەکەی چێ سڵاو لێ بێ کاک سامان فەرموو سپاس دەکەم ئێمە لە سنی مەعسکەر سەلامین طبعا ئێستا حاڵیان لەوێ داینە و شتەکانی ئەوڕۆ بەسەرمان هات بەسەر سزنەکانی خوارمەدەهات بەڵام خەفیفەیە بەڵام ئێمە لە سەقیلەی بەڵێ کاک سامان جەناب زیندانی بەڵێ بۆ خۆم زیندانیمەوە 20 ساڵ حکومم و ئەو ئێستاژەوە بوو لە مادەکەمان ئیرهابە بەڵام ئیرهابەکە دڵێ ئیرهاب بە ئەنواع و مادەی لێ حتا ئێستا هیچ لێ پسینوێک نییە هەفتە بە هەفتە تاخیرمان دەکەن دەڵێن ئافاتێ و هەموو شتێک لەگەڵ ئەندام پەرلەمانەکان قسەشمان کردو ئەوانە دەڵێن ئافاتێ بەڵام هیچ شتێک نییە. کەواتە کاک سامان ئەو کەسانەی کە مانیان گرت بوو ئەگەر جەنابەت لەو کەسانە بی کێ بوون ئەو کەسانە تۆمەتی چیان ئاراستە کرابوو بۆ تۆمەتە زیندانی کراون؟ بەڵێ ئێستا من یەکەوباری خۆم من خۆم لە یعنی وەک خۆم تۆمەتەکەم ئیرهابە تیرۆر بەڵام هیچ ئاگام لە تیرۆر نییە بڵێ منە هەندێک شتا هەیە بەڵام ئاگامان لە وەعزەی نییە ئێمە بە 15 ملیۆن فرۆشاوین ئەو برادەری بەجێتی داوام بەغپۆی سڕی ئاسایش و بە 15 ملیۆن یورو بتوانێت لە ڕانیە وەنامەکان دەزانم ئەگەر بتوانم ناوەکەشی بێنم دەتوانم ناوەکەشی بێنم و داویە چێ 15 ملیۆنەکە و لە ئاسایشی گشتی وەریگرتووە با ناو نهێنین کاک سامان کەسێکی بڕوان ناکەم لە سەتا دەی تاوانباری تێدا بێ تاوانباری بۆ مەسئولێکی لێ نییە بۆ کوڕە مەسئولێکی لێ نییە ئێستا خەڵکانی هەیە تریاکی لەسەر تریاک گیراون بەڵام بۆ مشتریەکە دیار نییە بەس ئەوە هەیە دیارە ئەوەی هیناویەتی مشتریەکەی دیار نییە خەڵکانێک هەیە زۆر کەسانێک هەیە بێتاوانە بەڕاستی ئەوڕۆ هەتاکو وەزیری شاد بوو وەزیر هاتبوو هەندێک وەحد و ئەوانەی داوە وعدەکانی ئەوە بۆ کچێتی ئێوە بۆ خۆتان بۆ ئەندام پەرلەمانیشتەکەن یعنی سێ سەرۆکایەتەکەی هەرێم بۆچی ساڵێک و تەقریبەن 2 مانگ 3 مانگە خوێندنەوەی یەکەم کراوە بۆ خوێندنەوەی دووەم ناکرێت بۆ دوای ئەخەن. کەواتە کاک سامان مانگرتنەکە چی بەستەرهات ئێوە تا ئێستا بەردەوامن لە مانگرتنەکە بەڵێ لە خوارەوە بەردەوامە لە بەشی خەفیفە بەردەوامە حاڵیان ئێستا ئەدامەکانیش دەستی پێکردووەکم زانم لەوانەیە شتەکە لەلایەن ئێمەوەشە دەست پێکا بەڵام بەڕاستی ئێمە دەڵێن لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی پارلەمان لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی سدن ئەوە نییە یعنی تو بیرزێنی لەوێدان نەفری لێ 15-20 ساڵە ڕۆژ نییە بەڕاستی پێم ناخۆشەوە قسەکەم ڕۆژ نییە دوژن و سێژن تەلاق نەدرێت لەو سدنەیە ئەوەندەی عائیلەکانیان بێن ئەو هەفتەیە ناو هەفتەیە بەر ئەبین یعنی بەسە تاکەی ئەوان دەڵێن بەڕاستی دەڵێن کێشەژن و نازام چی بەڵام ئەوەی کێشەژنە بە من 3 بەش ئەگە 3 بەش 2 بەشی لە سزندەیە تا چەند ڕاستە دیارە پێشەوەی ئەو پرسیارە بکەم بەپێی دەستوری عراقی کەسێک تۆمەتی تێرۆر ئرهابی ئاراستە کرابێ یان مادەی هۆشبەر
نابێت لێبوردن بڕیاری لێبوردن ئەو بگرێتەوە بەڵام تا چەند ڕاستە کە دەوترێت هەندێک لەو کەسانی کە ئازاد کراون تۆمەتی تیرۆریان ئاڕاستەکراوە پێش جەژنی قوربان بەڵێ بەڵێ ئیرها بەربووە تریاکیش بەربووە لە هەمان کادا من شتێکت پێ بڵێم نمونەیەک من وەک خۆم نمونەت بۆ دێنمەوە من تێنتیم لە گیراوە تەعاً لە حدودی ئێران گیراوم من بۆ خۆم ئەندامێکی حیزبێکی کوردستانی ما تێنتیم لێ گیراوە بە جانتایەکەوە بۆ زۆر تەبیعی باسی دەکەم شانازی پێوە دەکەم قەدوازی لێ نایانم بەرەو ئێران بەڕۆشتم بەڵام من بۆ کاری ئیرهابی نەچووم تەسلیمی دوو نەفەرێکێکم لە شاخێک چاوەڕێی منیان کردو منیان لە ڕێگادا گرتووە کە کەسێک بووە سیارەی وێ بۆ دەبوو بەعەزلە وگاتەوێ منیان بە 15 ملیۆن فرۆشتەوە 20 ساڵی حکم داوام بە 10 دقە منی حکمدا 6 مانگ لە تەوقیفدا مام بە 10 دقە حاکمێکی بەڕێز لە سلێمانیا بە ماوەی نیو سەعات 10 دقەی من حکمدا کەسێک کەشم لەگەڵدایە کە ئاگای هیچ لێ نییە هیچ ئاگادار نییە تەنها سیارەی منی لابووە ئەوەی ژۆگنی خوارد لە حکومەکە قانونەکە لەکوێ لە پێش حاکم لە پێش هەموو شتێکی چەندین ڕسمی تعزیبم لە کە تعزیب بلاوین و ئەوڕۆ خەفیان مانی گرتو ئەوانە کوشتیان بەلێدانی هەموو سەر و گویان شکاوە بۆنیان تەلەڤیزیۆنەکان بۆنیان تەسویرێکی بکەن ئەو خەڵکانی ئەوڕۆ کە قاعەکانی ساندووە حاقیانە خەڵک بێزار بوو هەرێکەی یەکێک دێ دەڵێ ئەو هەفتەیە ئەو هەفتەیە ئەو مانگەیە ئەو ڕۆژە هەمووی تووشی نەخۆشی نەفسی بووە بەپێی لێدوانەکان دەوترێت ئەو کەسانی کە تا ئێستا لێوردنی گشتی بۆیان دەرنەکراوە خە سوودمەند نەبوو لەو بڕیارە هەندێک وردەکاری دادگایان ماوە ئایا هیچ وردەکاریەکتان بۆ کرا هیچ هەنگاوێک کرا بۆ ئەوەی ئێوە بڕیارەکەتان گرێتەوە نەخێر ئەوەی بەتایبەتی تی گەشتم لە پرسیارەکەدا باسی 61 نەفەرەکەی کە 61 نەفەرەکە بزەبەت وەک تاوانبارەکانی کە هەموو شتێکیان تەواو بوو تەنەزول هەموو شتێک کامل بوو بەڵام بەریان نەدان نەفەریشە بوو وەک بۆ خۆتان ژن کوش بوو ئانە بوو بەر بوو هەندێک کێشەشی هەبوو بەڵام هەندێک شت هەیە ئەوانێ بۆوان دکرا بەڕاستی سەرۆک عەشیرەت بووە گەبڵی سەرۆک عەشیرەت بوو بەریاندا بزەبەدوا بوو جمهوری پارتی بوو پارتی شتەکەی بۆ خۆی کرد سپاس بۆ قالبی عیدبیاتی نازانم چی بەڵام ئێمە داوامان وایە لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی ئەیدی لە هەموو سەرۆکەکان هەموو کاربەدەستەکانی هەرێم شتمان بۆ بکەن ئیشمان بۆ بکەن بەڵێ کاکسامان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسامان کە لە زیندانی مەعسکەر سەلامی گەورانەوە پەیوەندی کرد و هەندێک زانیاری خستە و سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسامان بەڵێ حسێن لە دیێرەلووک سڵاوی بێ کاکسیان فەرموو بەڵێ کاکسێن کاکسێن لە دێرەلووک بەڵێ لە دێرەلووک بەڵێ سڵاوی بێ فەرموو ئەس حەسکەم یعنی عفوا کۆگیشتی وامی زیندانیە بێتەکرێن و سەغبڵات بەرنامەیەوە ئەو من پرسیارەکەی بوو سژنی بوو سژنی بەهۆتا بەردۆن دەچتە وەجیبەی خۆ بە هۆتا پاسەرتێن و بێگوێ نەبێ خۆ نویسیتن دەوێرا بێت چ بیتن نۆ وەرگێرە بنێ تو سژنی ئەگە چێ سژنە بێت ئەڤە یان بێتە بەردۆن چادنە گیر پۆ کوردستانی چیات ئەمە دیمۆی دێ ئێشەیەتی دێ خوکوژی جاز حەسکە مەبێت تێنە بەردۆنژی یعنی دەوامەکە بیت وەجبەی هەبیت ئەکە نەبیژی لە بێتە وەرگێتن وەجبەکی لارێکی ئەڵێ من بگوێ بەتۆڵە ئەە مانگێکەوە تێبە و چادۆنەوە قابلکیان بینەمەنی تو سژنی بووی بێژی تا سابقێتایی بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاکسێن لە دێرەلووک وەڵە دوا پەیوەندیمان چەتۆ لە دووس سڵاوی بێ کاک چەتۆ فەرموو توانی براکەم زۆر سپاس دەکەم ئاگاو سەبارەت بە سژنەکانی مەعسکەر سەلام بەڵێ براکم لەوێ ئەم خەکی دووزم ئەو خۆی پێشمەرگەیە بێتە قوربانی دەستی ئاشایست لیان داوە گیانی گشتی داوە چ ڕۆژ مواجهی نەبووە دوای ئەوەش داوایان لە باینوسووە یەک داوە نییە و دوو داوە نییە و خۆی دزی هەر دزیە یەک حکومە ئەو 29 ساڵ حکمی داوە وا چۆنە بێ کەی قانونە ئەمە کەی قانونە ئەمە قانونیە لە کوردستانە یەک دزیە برایەکمان شەیدەم براگم شەیدە براگم کوژاوە ئەوشی ناوە لە قەور و دوی ترشم ڕۆیە جامنەمە چی لە چی ئەوشیان بۆ من کوشتووە ئەمە ئیدامە ئەمە حکومەتەیە خەریکە خەڵکە کوژێ مارێژی بڕوە کاگەۆژ نەگا یعنی تەلاقێدا وا چۆنە بەڵێ داوا لە حکومەت ئێرە مەگەین ئافو عامێکمان ببدا کە بێتاوانی لە تاوانبار زۆرترە ئەوەی تاوانبارە بەڵێ کاکچتۆ زۆر سپاس بۆ پێنەکەت ببوورە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک محەممەد سەرتیب دەڵێت داوا لە بەڕێستان دەکەم کەمی موچەکەمان هەیە بە ناوی موچەی ڕێزلێنان کە بڕەکەی 6,000 دینارە
کە 3 مانگ جارێک وەری دەگرین هەموو ساڵێکیش بەڵێ نامەمان پێ پڕ دەکەنەوە و کتابی هیچ موچەیەکی ترمان هەبێت و دەڵێت کە نابێ هیچ موچەیەکی ترمان نەبێت دیاروای نووسیەتی دەڵێت تەنانەت دەڵێن نابێ مختاریش بی و باشە 6,000 دینار بەشی چی دەکات داوا لە ئاسۆس کەریم سەرۆکی لژنەی ڕۆشنبیری کە لە بودجەی 2012دا ئەمانەمان بۆ بخاتە بەردەم پەرلەمان. بەڵازان لێداتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێت تەورەکەتان کراوە دەبێت دەتوان لەسەر هەر کێشە بابەتی قسە بکەن هەر شاد و وەختەوە بن.